تان لەبێت قوتابی خۆشەویستەکانی پۆلی 6 ئینشاءڵڵا تەندروستی ملایەکتان زۆر باشە. قوتابی خۆشەویستەکان کتاب و دەفتەرەکانتان بکەنەوە با پێکەوە پێداچوونەوەیەک بە بەشی شەشەم وانەی سێم بدەین. قوتابی خۆشەویستەکان لەگەڵ من بڕۆن. ئێستاش پێداچوونەوە بە وانەی سێم دەکەین لە بەشی شەشەم کۆکردنەوەی ژمارە تەواوەکان. لە کۆکردنەوەی ژمارە تەواوەکان بزانین باسی چمانە بۆ دەکات. قوتابیان لێرە هێڵی ژمارە دەبینین دەڵێ شان و نەشوان یاریەکیان دروست کرد بە بەکارهێنانی هێڵی ژمارەکان و بەبکەکانی نیشان کراوە. هەر یاریزانێک لە خاڵی سفر دەست بە ڕۆشتن دەکات دەڕوات بەپێ ئەو ژمارەیە کە نیشانەی بەبکەکە لەسەری دەوەستێت. شان نیشانەکەی جوڵان لەسەر سالب 3 وەستا، پاشانداری دووەم جوڵاندیەوە لەسەر سالب 2 وەستا. ئایا شوێنیشان لەسەر هێڵی ژمارەکان لەکوێیە؟ قوتابیان هێڵی ژمارەکان پێکهاتووەلەتی لە کۆمەڵی ژمارە کۆتایی نایە. ناوڕاستی هێڵی ژمارەکان خاڵی سفرە، لای دەستەڕات ژمارەی موجەبەکانە ها بەڵام موجەب ئەتیادیە نەنووسرێ دەکرێنە نووسرێ بنووسرێ نەنووسرێ بنووسرێ ماشتە بەڵام سالب هەمیشە دەبی بنووسرێ. لای دەستەتە ژمارە سالبەکانە کەم واتە نیشانی سالب وەکو لەوانەکەی پێشش باسمان کرد. کۆژ نیشانی موجەب بەڵام لێرە موجەب دەکرێنە نووسرێ. قوتابیان ئەوە دەڵێتی سالب 3 کۆ سالب 2 یەکسانە بە چەند؟ قوتابی خۆشەویستەکان زانن سالب 3 کۆ سالب 2 سالب 3 یعنی 3 یەکە لەکە دەڵێ سالب 3 یعنی لە سفرەوە دەست پێ بکە 3 یەکە بەرەولای چەپ بڕۆ. وەروەها زانین سالب 5 سالب 2 بە هەمان شێوەیە. باشە ئەو دواتر زانی دەکاتێت چەند دەردەکرێت ئەگەر بۆ شێوە بکەین سالب 5 شوێنیشان لە سالب 5. قوتابی خۆشەویستەکان دەڵێت چنچی زانە نەشوان نیشانەکەی جوڵان لەسەر 4 وەستا، پاشان جاری دووەم جوڵاندیەوە لەسەر سالب 9 وەستا. ئایا شوێنی نەشوان لەسەر هێڵی ژمارەکان لەکوێیە؟ زانە 4 ئەو جارە بۆ جار دوم سالب 9 جارێکیان 4 لە سفرەوە 4 یەکە بەرەولای ڕاست هەروەها ئەوەش ئەی سالب 9 وجارە 5 یەکە بەرەولای چەپ تەماشاکەن 4 کۆ سالب 9 یەکسانە بە سالب 5. شوێنی نەشوان لە سالب 5. قوتابیان تەماشاکەن نمونەی یەکەم هێڵی ژمارەکان بەکاربێنە بۆ دۆزینەوەی سەردەمی 4 کۆ سالب 6 4 کۆ سالب 6. ئەو هێڵی ژمارەکانە لە ڕاست دەستەڕاست ژمارەی موجە بە دەستەچە ژمارەی سالبە ناوەڕاستیش خاڵی سفرە. ئی 4 یەکە بەرەولای ڕاست. ئی سالب 6 زانە بیژمێرە 1 2 3 4 5 زانە ئەوە 4 یەکە 1 2 3 4 5 6 لێرە زانە لە 4 و 6 بزانە لە 4ەکە چەند 6 یەکە بەرەولای چەپ بڕۆ تا دەگەی سالب 6 کەواتە 4 کۆ سالب 6 دەکاتە سالب 2. دەمشاکە قوتابی خۆشەویستەکان لە نمونەی دووەم زۆر گرنگە کۆکردنەوەی ژمارەی تەواو کە هەمان نیشانیان هەبێت بۆ ئەوەی دوو ژمارەی تەواو بکەیت و کە هەمان نیشانیان هەبێت دەبێت چ بکەیت؟ زانە ئەو دوو ژمارەی تەواوکە کۆی بکەیت و هەمان نیشانیان هەبێت. یعنی چی هەمان نیشانە؟ یعنی هەردووکیان سالب بن یان هەردووکیان موجەب بن کردارەکەش کرداری کۆبی. سەردەمی سالب 7 کۆ سالب 2 بدۆزەرەوە. سالب 7 کۆ سالب 2 دێت دەکەی بە هایڕوت لە بۆ هەردووچیان وەردەگرن لە بۆ 7ەکە و لە بۆ 2ەکە. بزانە بایڕوتی سالب 7 دەکاتە 7 بایڕوتی سالب 2 دەکاتە 2 7 کۆ 2 دەکاتە 9. چ دەکەنەوە جە نیشانی هەردوو ژمارەکە هەردوو ژمارەکە نیشانیان چێ نیشانیان سالبە. سالبەکە لە کۆتایی دادنینەوە. بەڵام قوتابیانە من لە ڕۆژانە بە شوەیەکی ئاسانتر باسم کرد. ئەوەش زۆر ئاسانە بە شوەیە ڕێگایەکی کە دەکرێت بڵێن ڕێگایەکە بوو باسم کرد چماوەلی گوتمان ئەگەر کۆبوو هەردوو نیشانەکە ژمارەکە هەردوو نیشانیان وەکو یەک بوو کۆیان بکەوە. ئەگەر کردارەکە کرداری کۆ بوو ژمارەکە هەردوو نیشانەیان سالب بوو یان هەردوو نیشانیان موجەب بوو کۆیان بکەوە. هەروەها هەردوو ژمارەکە نیشانی هەردوو ژمارەکە دابنێ. بزانم هەردوو ژمارەکە سالب بوو وەکو باسم کرد وتم کۆیان بکەوە نیشانەی سالب دادنین چونکە هەردووکیان سالبە. ئەگەر هەردووکیان موجەب بوو دیسان کۆیان بکەوە نیشانەی موجەب دادنین چونکە هەردووکیان موجەبە. لە ڕۆژانە من بە ڕێگایەکە باسم کرد بەڵام ئەو ڕێگایش ئاسانە و ڕێگایش دەکرێت. ئەو ئەگەر هەردوو نیشانە وەکو یەک بوو قوتابی خۆشەویستەکانە دێگەر دوو نیشانەکە جیاواز بوو واتە یەکیان سالب و یەکیان موجەب و چی لێ بکەم؟ زانین
کاتێک کە نرخروتیە لە بۆ وەردەگرم دەڵم سالب هەژ ڕاستەوخۆ نیشانەی کۆ دەگۆڕێ بۆ کەم نرخروتی سێ یەکسانە بە نرخروتی سالب بەجێگەنە ناو نرخروت بێتە دەرێ دەکاتە هەشت چکەگە سالب بوو سالبەکە نامینێ نرخروتی سێش دەکاتەوە سێ هەش کەم سێ دەکاتە پێنج باشە دەبزانم ئایا هەشتەکە گەورەتریان سێیەکە نیشانی ژمارە گەورەکە دادێنم طبعاً هەشت لە سێ گەورەترا کەواتە نیشانی هەشتەکە سالبە لێ لە کۆتاییدا نیشانەی سالب دادێنم پرسیاری با دەڵێ سەرجەمی سالب پێنج کۆ سالب نۆ سالب پێنج کۆ نۆ دیسان لێرە دوو نیشانەی جیاوازن وانیا ها یەکیان سالبی یەکیان موجەبە کە ئەو هاوتی لێ دەکەی بە هاروتی سالب پێنج کۆ بە هاروتی نۆ بە هاروتی سالب پێنج دەکاتەوە پێنج کە لەناو بایڕوت دەربێ ئینۆش دەکاتە نۆ دەکات نۆ کەم پێنج ڕاستەخۆ کۆش دەگۆڕین بۆ کەم چکە دوو نیشانەکە جیاوازن نۆ کەم پێنج دەکاتە چوار باشە نیشانەی پێنج دابنێمیان نۆ نیشانەی ژمارە گەورەکە ژمارە گەورەکە نۆیە موجەبە کەواتە دەبێتە چوار بە موجەب ئەگەر سالب بوو سالبەکەی دەنووسرێ بەڵام موجەب مەرج نییە بنووسرێ هەموو کە مەرج نییە موجەب بنووسرێ کە سالب نەبوو یعنی موجەبە ژمارەکە قوتابیان لە تایمی یەکەم یاری نێوان تیپی کوڕان و کچان تیپی کچان 21 خاڵیان بەدەست هێنان و لە تایمی دووەم 9 خاڵیان لەدەستدا ئەو خاڵانەی کە تیپی کچەکان بەدەستیان هێناوەیان لەدەستیاندا لە هەردوو تایم بدۆزەوە 21 کۆ نۆ بە سالب چونکە دەڵێ لەدەستیاندا 21 خاڵیان بەدەست هێنا یعنی 21 بە موجەب لە تایمی دووەم 9 خاڵیان لەدەستدا یعنی چی دەڵێن کۆ سالب نۆ لۆ دەڵێ لەدەستیاندا لۆ دەبێت بە سالب دابنێ هەلوانی یەکەم باسی ئەو شتەمان کرد باشە دەڵێ 21 کۆ سالب نۆ نرخروتی 21 ئەو دوو نیشانەکە جیاوازە کەواتە کردداری کۆ دەبتە کەم 21 لەناو بەهایڕوت کۆ دەبتە کەم نۆیەکەش بەهایڕوتی لە بۆ دەگرم بەهایڕوتی 21 کە 21 کەم بەهایڕوتی سالب نۆ کە سالب لەناو بەهایڕوت بێتە دەرێ دەبتە موجەب دەکاتە نۆ 21 کەم نۆ یەکسانە بە دووهەڵساوانە باشە نیشانی 21 دابنێم یان نۆ ئەمە گوتمان بە پێی ژمارە گەورەکە 21 لە نۆ گەورەترە کەواتە نیشانی موجەب کەواتە تیپی کچان 12 خاڵیان لە هەردوو تایمدا بەدەست هێناوە وتابیان با تەماشایەکی ڕاهێنانەکان بکەین لێرە دەڵێتن پرسیاری دووەم ڕوونی بکەرەوە چۆن دەزانیت سەرجەمی دوو ژمارەی نیشانە جیاواز موجەبن یان سالبن نیشانەی دەڵێ لێرە وەڵامی پرسیارەکەتی دەڵێ نیشانەی بەهای ژمارە سروشتیە گەورەکە بەکار دەهێنم کە بزانم سالبیان موجەبە کەواتە نیشانەی ژمارە گەورەکە دادەنێ کە موجەب بوو یان سالب بوو پرسیاری سێم دەڵێتن چی پرسیاری کۆکردنەوە بنووسە لە سەرەڵی ژمارەکان نوێنراوە ئەمن دەبی پرسیارەکەی لە بۆ بنووسم کە چەند کۆ چەندە زانین پرسیاری سێم ئەوە سالب دوو کۆ سالب دوو کۆ ئەو جارە شەشێکە ڕۆیشتێ باشە شەش دوو دەکاتە هەشتۆنیان بەڵام لە سفرەوە کاتە دەڵێن سالب دوو کۆ سالب نۆ سالب دوو کۆ سالب نۆ سالب دوو کۆ سالب نۆ پرسیاری سێیەمە دەکاتە چەند سالب 11 ئەدی ئیچوارم چ نوێنرا لێرە چ دیارە زانین چ دیارە لە پرسیاری چوارەم تەماشاکەن چەند یەکە ئەوە پێنج بە موجەب وایە کۆ زان چەندێکە ڕۆژتیە 5 6 7 8 9 ئەوە پێنج بە موجەب 1 2 3 4 5 6 7 8 9 کەواتە موجەب پێنج کۆ سالب نۆ باشە موجەب پێنج کۆ سالب نۆ دەکاتە چەند دەکاتە سالب دوو ئەفۆن دەکاتە سالب 4 موجەب پێنج کۆ سالب نۆ دەکاتە سالب 4 باشە قوتابیان تەماشاکەن سەرجەم بدۆزەرەوە سالب نۆ کۆ 6 لێرە دوو نیشانی جیاوازن دەیکەنە ناو بەهایڕوت ئەو کۆی دەبتە کەم دەبتە نۆ کەم 6 دەکاتە چەند دەکاتە سێ نیشانی نۆ دانێم یان 6 نیشانی نۆ دادنێم لە بەرەوەیەکە گەورەترە لە شەشەکەی دەبتە سالب سێ قوتابیان ئەوانش بامان شو ئەدێگەر دوو نیشانە وەکو یەک بوو سالب 8 و موجەب سالب دوو ئەفۆن ئەوە دەکاتە 8 کۆ دوو لەناو بەهایڕوتی دانێ بەهایڕوتی سالب 8 دەکاتە 8 بەهایڕوتی سالب دوو دەکاتە 2 8 کۆ دوو دەکاتە 10 بە نیشانەی سالب کردوکیان سالبیان لەگەڵە قوتابی خۆشەویستەکان وانەی ئەوڕۆ کۆتایی هات هیوادارم وانەی ئەوڕۆ سوودی گەیاند بێ